خوشویستان هاتین وڵاتان لە ڤڵۆگێکی زۆر زۆر نوێنجا هاوڕێنی خۆشویستان ئەم ڤڵۆگاتین بۆ فستیڤالی هەنارەکە کە پێوترێ فستیڤالی پاییزەدا هاوڕێنی خۆشویستان هەموو پاییزێک ئەم فستیڤاڵە ئەگرێت کە پێوترێ فستیڤالی هەنارەکە ئێمە ئەم سەڵ بڕیارماندا هەڵبڕێین بۆ ئەم فستیڤاڵە جا بە ڤڵۆگانێ بۆ ئێوەی خۆشەویستی بکەین جا جەماعەت لایکن سبسکرایبن شەریکە بارێکەتان بزانن جڕاتان چۆن لەسەر ئەم فستیڤاڵانە پێتان خۆشە جەماعەت لایکن سبسکرایبن شەریکە بارێکەتان جا زۆر خۆشە بێ ئەچی چی لێ بێ لەوێ تاقیەکەینانێ جا چی لە ناو پاگوشتەکان زۆر خۆشە بێ جەماعەت لایکن سبسکرایبن شەریکە جا ڕێنی خۆشەویستان ئەڕۆین بۆ هین ئەڕۆین بۆ فستیڤاڵی هەنارەکە بۆ دڵی سلێمانی جا بیتانەشە لایکن سبسکرایب ئەڕۆین بۆ دڵی سلێمانی هەڵەبجە ئەجا جەماعەتی خۆشەویستان ئەڕۆین چی لێ بێ بۆتان تاقیەکەینەوە هەموو شتەکانداوە تاقیەکەینەوە و ئەنجا جەماعەتی خۆشەویستان لەگەڵمانە بن تا ئاخری ڤیدیۆ. هاوڕێنی خۆشەویستان ئەوەش گەشتین بە شوێنەکە بەڵام ئێرە هەڵەبجە نیە ئابیتان ناچێ ئێران شاری سلێمانی خۆمانە بەڵام ئێستا بەڕێگەین بەرەو هەڵەبجە و ئەچین بۆ فستیڤالی هەنارەکە جا هاوڕێنی خۆشەویستان زۆر لە شوێنێکی خۆش پاسەکەیان ڕاگرتووە باشە زۆر شوێنەکە چۆڵ و خۆشە جا شوێنەکەش خوێنەکە خۆی جا هاوڕێن بەلای خۆم هەستێکم هەیە هەستەکەم زۆر خۆشە بەیانیە سەعات حوت و ئەچێتە حوت و پێنج دەقە زۆر خۆشە هەستێکە خۆشم هەیە جا فێنێکیشە جێوەکەی لەم کاتەیە زۆر خوێنکە هاوڕێن زۆر خۆشە جا تۆزێ نەخۆش بشما پێتان بڵێم بەڵام کێشە نیە سیکە ئەو شەنسە هەر کەوتم نەخۆشە جا هاوڕێی خۆشەویستان بیتیانە چە لایک سبسکرایب شەریکە بارەکەتان بیرتانێ ئەجا جەماعەتی خۆشەویستان ئێوە هەستەتان نییە کە بەیانی هەڵەستی ئەڕۆی بۆ شوێنە زۆر خۆشە بەلایەنەوە ئەجا بیتان نییە ڤڵۆگەکەمان کرد هاچین بۆ باسە بەسەوە ئەم ڤڵۆگیان کەیهین ساعات 6 بوو ئەمەیان زووتر بوو لەوەی تر ئەوەی تر ساعات 7 بووکمە ئەجا جەماعەتی خۆشەویستان بە تەکسیات بۆ ئێرەوە کە بە تەکسی ناتین ناو بازارم نییە باوەڕێکی ئەها ساڵۆنکەران باوەڕێکی شوێنی خەڵکی لێ خۆی ئاوا بوو ئاوای لێ هاتی بۆیەوە بەس ئێستا ئەکە ئەڕۆم سەرم نییە خەڵکی لێ نەبوو مەگەراکە خەڵکی ئەیشەکا لێوێ بەس ئەوانەی لێو یەک خەڵکی لێ نەبوو ئەجا جەماعەتی خۆشەویستان تا کۆتایی ڤیدیۆکە لەگەڵمانە بن با ئێستا بەڕێکەین بۆ هەڵەبجە. کاگۆریان ئەمە چییە خۆی؟ بۆ خوارد زۆر خۆشە بەس تامی حیز نایە خوا بەڕاستەڵێ زۆر خۆشە بەس تامیش نایە کاکە نەزژەوەکە بەدڵە؟ زۆر خۆشە نان و ماست ماشەڵڵا نانەکەی و نەشلێ ئەڵەی کرێمە نانەکەی چییە؟ ئەڵەی کرێم و نەشلە هاوڕێنی خۆشەویستانەوە گەشتین بە شوێنەکە بەڵام هەڵەبجەی ئێرەکە گەبێ هەروە بڵێم کارکە جەماعەتی خۆشەویستان لە مەتحەمێک لاماندا باشە خۆسەکە لە مەتحەمێ لایدا چوینان ناخواردنە ڕشتی خۆش پانکەران ناخوا جا هاوڕێنی خۆشەویستان هەر بەزیکانی پانکەر پانکەیە ئەوە سەردە خەریکە ڕەقم مەتحەمێکی زۆر خۆشە نادۆست بەس زۆر لە ئەقوانە و قوربان خۆیە ماستە بخوارد ماستەکە بە قورعان دامی هیچی
جماعة خصوصا زانيشي شو مناطق شو مستعد شو مناطق مع سخوين خوش ليك هو والله هون اللي بحاورين خصوصا وجاتنا بس دي في السيارة جاورين كم أنا بالسيارة في السيارة وجاتنا معي أوي بكي ما بكي كجماعة خوش أنا ما افتكرت يدانا اشتاقها كجواري يدانا جماعة خوش خوش ورم حزة صروالة هلا حمود يدانا خوش صروالة كم نسيت ما شلك فيديو بسم الله خوبة إبراهيم زيادة يا جماعة خوش وسان سيئة أنفسنا ليش ما تفهم ها أماني صوبنا بيجوا بشكلهم خصوصا سي أمش تلقوا جدا أمش فينا بو أستر هنا كذي جاستي أمي شواني جماعة جماعة خوشي سواري أم ريالي دا أم اشتبكات باشا نازان اشتغل دمو شاي أم اشتغل جوريان حزيلس أنا سبايدر مان أجيك زوري حزلا سبايدر مان أجيتي سبايدر ما يلا كاك جماعة خوش ويسان نيكان بقول عن فشيمانم كوريا كاك ناتواني فيك نيكشت زونا خوش نيكنا بخوان يجي جماعة خوش ويسان كاك زورنا خوشا كده خنج عابا ما نومو لسكاو زورنا خوش جماعة كاك صالك كثير يا أبو دائم ويكردم كبوي نكردم بس أولا توصي كردم بس كاك أو تو حميد يطوزي ما هو بكاتنا دمو كاك يا الله جماعة خوش ويسان وليم كردو ولا هالشيء أنا تواني آواكم حيث من تواني كم أزماني شمدر بين أكثر برهينا كاكو بر هنا كأوستا تكاكم أسوأ شيء شو زعم بر ويا كاكو أنت جماعة خوش ويسان نخوي توانس راجعن دو بطاطا ما برن بطاطا فوق على مدانه أنا خوشي سازورالو استشهاد جماعة أمشتم كريوة باشم جاء أمازم لكم أنت بنسم زان زيرك أكشوا مازا ولا قرمة شامية أم قرمة شامية حتى أصلا أمنا خرجوا ورا ما لقوا أنا بما تحقيقي نوانم حزرتي بيو يكاكي جاء الله لقوا أنا بالجماعة الله يكسر جماعة بعدين بس وقرمة جماعة حربة قديمة صعبنا كم تعقلي كانوا أنا قبل زور سوار أسوار بانا قد نخوشها والله جماعة زور جماعة والله أنا كم
ما سەردەمی زۆر ئاوا ڕۆشت و نەزانی هەڵێ دەگرێت ئەمەش نەبوو جەماعەت سەر تاکە کەسەکانی شەکەون باشڕامەزی وەڵای بەڕای من ئەمە خۆشتر بۆ لە سایارەکە خۆشتر نەبووە ژەوی زیاتر وەرەگری جەماعەت نەخەڕامە ئەینە هیچتێ ها نەڵێ ئەمە خۆشترە تا سیارە بەخوا بەعالا ئۆتۆماتیەکیە خۆشی پێشە هاڕەنجە ئەوە گەشتین جەماعەت لەینەکە لەم باخە لاماندا دەهاتین لە هەڵەبجێ لەم باخە لامانداوە هەنار و شلێکم بەسێ و هەنارە هەنا عەفوی هەنار و شتی وای تیا جەماعەت زۆر جەماعەت سێ جەماعەت سیاوی دارسەنجە سێ قازە جەماعەت و قازانە سێرکەم جەماعەت ها قازانة جا جمع لباخة قولة باشا سيكن سيقاز اشتعال ما بنبلان غري شاب عين سننا باخة قولة بسم الله شون يا الله لي دارستان مترسل هادي ورن سيغنا هذا ورن ها على قبر بكر بنا على قبر وين في اخوان وين برد وما شازي انا لي فيه هل اسم انا رسول جوانا دەبزانە کامی جوانە لی کەرە کاگەنس بەس بە جوانیان دارەکە مەشکێنەوانە معزوق خوشم شد باخزور انا مريشي ليا وسي خازو وانا باوري بلاي مرقان زمان لب ها مش كف سيو كلا شيرو جەماعەت دەم باخە نای باخە گەورەیە لە هەڵەبجە توانی بی بخۆ بەدڵی خۆ هەنار ئا بە فرێشی لێکەیتەوە بیبێ ئەشتوانی بە کیلۆ بیکڕی بەدڵی خۆ ئادیانە چی لێکردوانەوە تۆ چیەکەی
فريش ها؟ هذه بينا ام باخنا ايشيا؟ باخه قوره باخ جورا بخير بس خوش ما بو فلوكي يوتيوب ابوي اور يعني سيوبيا بعد ها؟ يا كم جارگاگو اتواني با ماما كبر سيبر داخل براغ سبر داخ و دين جان دين خوا قزا باشا داخل يشيل جانا بي انا مكا اور يعني هذه سيرن قزان تامي چيا؟ زنارگا جدیه زمان خصوصا زو خوشم نوش جانا بي كاغنز بو بشو والله جماعة بو بشو جماعة قد مصيبوت كاكر بو إيران يجاي بو إيران بس يشوني كيسوزو خوشم بتماين ليرة ناني بخوين سفرقا ما نكوت الشو عز ما قلت زيادر فيديو دام بوكين والله ميتر تقريبا قشتين لساعات حودي بياني وانا خريجم قشتين سوابي بشو هسه ترتيباتي وداني نا